ئیتر ئەمانش ئێمەیان کردو بە فلیم و بە مەخسەرەوە هەر ڕۆژ لە باقی معاشمانێن و بە دوو مانگ جارێک معاشمانێن و بڕیار بوو لەم ڕۆوە پێشمەرگە کەمەندانبووەکانی سەنگەر لە سەکۆی ئازادی لە پارکی ئازادی مان بگرن هەتاوەکو داواکاریەکان جێبەجێ دەکرێت بەڵام لە ئێستادا وردە وردە داواکاریەکانیان وەستاندووە بەهۆی ئەو دۆخی کە هەیە لێرە کاکسۆرانی لێکەوتەبێژی ئەوانە سڵاوە لێ بە کاکسۆران وەکەرچی بوو کە مانگرتنەکەتان هەڵپەسارد نەتان کرد ڕاستی بێ یەکەم ئەو دۆخە کە تیاین لە شەڕ و شۆڕ و ئاژاوایە دووەم خودی خۆمان بۆ قەناعەتە گەشتین کێشەیەمە لە سەکۆی ئازادی نییە کێشەیەمە لە شوێنی ترە چانسێکمان داوە بە گەشتین بۆ بڕیارەکە لێرەوە لەم سەکۆیەوە پرسەکەمان بکەین بە پرسێکی ڕایگشتی داوامە لە جگەکانی ڕاگەیاندن کرد کە پرسی کەمەندامی سەنگەر بەرنە ئاستێک کە بەرپرسانی باڵای ئەم حکوومەتە گوێیان لێبێت تا زیاتر گوێ لە نوێنەرەکانمان بگرن ڕێکخراومانەیە ئێستا پرسەکە گەڕاوەتەوە لای ڕێکخراوەکە کە گوێیان لێ بگرن گوێیان لێ نەگرن و موچەی مانگی دەی تەواوی کەمەندامانی سەنگەر لە نادیاردایە و موچەی مانگی 10 و 1 و 2 و 3 احتیمالە هی 800 کەسمان دیسان لە نادیاردایە ئێمە گواستراوینەتەوە لەسەر وەزارەتی پێشمەرگە کە بەڕای خودی خۆم ئەمە هەڵەیە چکە ئێمە وەزارەتی پێشمەرگە دەستگای پەیوەنددارە بە ئێمە هەر ئەوە نییە وەکو هاونیشتیمانیەک ماوەی ڕاژەکەت تەواو کردبێ و گەڕێتەوە بچیتە سەر دەستگایەکی خاننشینی ئێمە زۆربەی کەمەندامانی سەنگەر جارێک و دوان و سیان لە سەنگەرەکانە پێکراون پێکرانی قورسمان هەیە 400 جارە لیژنەی تەندروستیمان هەیە نەشتەگەریمان پێویستە چاودێری وردمان پێویستە کۆی کێشەکە ئەم گواستنەوەی دەستی پێ کردووە کە خراوێتە سەر وەزارەتێک کە بەڕای بەرپرسان ئەمە شتێکی باشە ئەمە بەتەنیا بمبەخشە بەڕای بەرپرسان ئەمە شتێکی باشە ئایا گەر حکوومەت بە باشە بە منی ئەفرۆشێتەوە وڵێت تۆ باشە نقڵبی بۆ سەر وەزارەتی دارایی پێشینان جوانە لێڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارەوە استیقبالەکەیان بوو موچەی مانگی دەمان لە نام وەزارەتە دیار نییە 1 و 2 3 800 کەسیشمان نادیارە ئەمە باشەکە گەر باش بێت سەرەتاکەی باشە بێت ئەمە بەتەنیا پێشمەرگە کەمەندانبووەکانی یەکەی هەفتەیە یا هەشتاشتان لەگەڵایە پێم وایە گشتگیرە هەمومانی دەستەکانە خۆش بێ لێ ژمارەی زۆر لەو پێشمەرگە کەمەندانبووانەی لێە قسەیەکە کرد وتە پیری و 1000 دینار چی بۆمە وڵایتر لە پێشمەرگایەتی ئەم سەقەت بن و پەکمە کەوتووە و ئیتر ئەمانش ئێمەیان کردو بە فلیم و بە مەخسەرەوە هەر ڕۆژ لە باقی معاشمانێن و بە دوو مانگ جارێک معاشمانێن و بۆ موچیش کە دەستمانەکەین بە داو دەرمان و بە عیلاج بۆ خۆمان و بۆ مناڵەکانمان تۆکەی تووشی ئەمە بووی لە شارێکە لە ساڵی چەند بوو حەوت جار بریندار بووم بەڵێ لە 82 پێشمەرگەم ئاخر ڕۆژی ئەنفال لەم شاکی قزلێرە تۆپی دابە لێیە ئەم لایەم ئاوا ئیش ناکە ئەوەش دەستم